جۆبرازە ئاگر کارەکانت تەنها بە ژیانی خۆتەوە بەند نییە ژیانی هەموو ئێمەمانە لەسەر شان و بەرپرسیارەتی تۆدایە من بڕیاری خۆم داوە ماما گەرەتەوێت لە دەروی ئەم بازنایەبی تەواو تۆ سەربەستی بەسە قسەی نابەجێ بە ڕوومدا مەکە دەزانی یاریەکە ئێمە تەنیا بە قسە نییە من تۆ بە برازا بانگ دەکەم بەڵام تۆ کوڕی منی سوپاست دەکەم بەڵام خۆم بەتەنێت چاری دەکەم بەدەم خۆش و ئاسانە بەڵام ئەنجامدانی سەخت و گرانە جارێک گومانیان لێ کردی گومانەکەیان سادە کردەوە ها چونکە عاقلانە هەڵسوکەوتە کرد بەڵام هێشتا گومانەکەیان ماوە ئەوەی کردوتە بۆ سادەکردنەوەی گومانەکەیان لە مێشکیان بەس نییە پێویستە دەستیشان ڕابگری لە دژی گومانەکە چۆن ئەوان داوایە لە تۆ کردووە کارە لەگەڵ کەنوانیە کەمێ ساردیان بکەوە و سەرقاڵیان بکە بە کارەکانی خۆتەوە چۆن ماما پەلەت کرد لە کارەکە برازە هەڵسوکەوتت بە پەلەیە چاوەڕێت نەکرد بەردەکان لە شوێنی خۆیان سەنگین بن ناو مەیدانەکەەوە بۆیە ئێستا پێویستە هێز و فشار بەکاربێنی تا دایان مرکێنیتەوە تۆوتت چەک بەکار نهێنی هەر لە سەرەتاوە تۆ ئەویان بۆ من لێگەڕێ باو ئەرکە بکەوێت ئەستۆی خۆم ماما تەواو برازە ئەوڕۆ بەسی کەیتر لەبیرم کرد کاتژمێرەکەی دەست بۆ بگەڕێنمەوە بەجێت هێشت و من قورمیشم کردەوە بەڵام ئاگادار بە نیوەی شەو دووبارە قورمیشی کەوە باشە بەڕاستی کاتم نێ خاڵۆ دێ بسمە لای بەهار و مەمەد دانیشە خوارزە دانیشە گەر پەلە بکەی کاتەکە لە کیس دەچێت و یاریەکەش دەدۆڕێنی باشە ئەو کوڕا مەمەد گەنج خوێنگەرم لەناو مەترسیدایە ڕێیان لێگرت و نیان هێشیت بکات ئەو کات چی دەکەی؟ ئەوەی پێویست بێ دەیکەم گەشتێک بە سەبراکەم بێت یان واز دێنم یانەوە تا هەر ئەمڕۆ بێت چاوەڕوانی تۆڵی خۆم وەردەگرمەوە ڕێگایەکی لەوە خراپترت پێشک نایە ئێستا مەترسیەکان بەرەو کوێن؟ نایە مەمەد هیچ بەسەر بێ ئەوانی تر هیچ گرنگ نییە بەلامەوە ئێستا ئێمە لە قۆناغێکی ئەوەندە هەستیارین هەڵە قبول ناکرێت مەمەد تۆش ئاشکرا دەکە ئەوانش دەمناسنەوە ئەو کەسەی ناوی ڕاستەقینەی شتێکی نهێنی بزانێ ئەو دەبێتە خاوەنی ڕاستەقینە ئەو شتە تا ئێستا تۆ هەمووی نهێنێکی ئەوان دەزانی ئێستا ئەگەر شوێنەکان بگۆڕێن چی ڕوو دەدات؟ ها؟ چی ڕوو دەدات ئەگەر بزانن تۆ عومەری بەڵام تۆ ئێستا دەوڵەمەندی بەهێزی ئەگەر زانرا تۆ عومەری لە بەردەم دادگا ئەوان هێشتا بێتاوانن منیش تاوان بارەکەم قاتیلەکە دووبارە دەتەوێت بچیتەوە زیندان خوارزاکەم بشبرم ناسمەوە خاڵۆ ئەگەر بکەویتەوە زیندان دەتوانی یارمەتی دایک و براکەت بدەی ئێستا ئەوە لە ناو ئاگردان دەتوانی بە دەستی خۆت ئەوان دەربێنیت لەبەرەوە ئەگەر دەتەوێت مەمەد بپارێزی دەبێ بیوەستێنی خراپترین ئەگەریش ئاشکراکردنی تۆیە لەوەش خراپتر ناسینی ئێمەیە ئەمە نابێت ماوەت دەپارێزم دەیە بیپارێزم بەڵام ئەوە ترسێ باسی دەکەی کۆتایی نایە ئێمە هەمی شاریمانە ناو ئاگرا پێویستە بێ ئەوەی ئەوان بزانم من چێم بەڵگەیەکم دەستکە تاوانەکەی ئەوم سەمێنێ لە دادگا ڕاستە بەڵام نییە خاڵۆ بەڵگەیە جوان نییە ئەوان دەزانن چی بێجان دەبەستێتەوە ئەو گورگانەی کە لە دەرو پشتی مەمەدیشن لەوان باشتر دەیزانن هەر تاوانەکەیانە کە ئەوانی بەیەکەوە بەستۆتەوە خاڵۆ دێگەر پێ دوایە تۆش لێکیان بکەرەوە پەیوەندی نێوانیان بتەقێنەوە ئەلکو لە ناو پارچەکانی ئەو تەقینەوەیەدا شتێک بکەوێتە ناو لەپی دەستمان وارزە
کەسێک ناوی داوە ها؟ دەزانی چێوتی؟ پڕمەدا و منداڵە ناوی من لەسەر دەستی هەرکێ بنووسرێ یەکەم جار دێتە لای من. پڕی نادەمێ ناوی خۆت لای پیاوی خۆت. تووڕێی لە دوژمنەکانت مەکە بارگرانی بەسەر نزیکەکانت. یەکەمیان مەمەد با سەلامەتی ئەو بپارێزین. دەیپارێزین بەڵام ئەمە چۆن خاڵۆ؟ من مەمەد دەناسم تا شتێکی دەست نەکەوێ واز لەو کاری ناهێنێ لەلایەکی متمانە بەو هەتیوانە دەکا. خاڵۆ کات وەتێ دەپەڕێ شتێکم پێ بڵێ. دەترسم کاتی ئەو شتێکە دەیڵێن بەسەر چوو بێت. جاروبار بۆ برنەوەی شەڕێک پێویستە دەربچی و شەڕێکی تر بکەیت. مەبەستت چییە؟ عەلی بە دوای مەمەدەوەیە. عەلی بە دوای ڕامیسیشەوەیە. ئەگەر تۆ بتوانی بکەرەکە دوور بخەیتەوە مەترسیەکەش دوور دەخرێتەوە. ئەو کارە چ شتێدایە؟ هەمیشە چەکەیە خوارزە هەمیشە بەکاری دێنین بەڵام تۆ بەکاری ناهێنی. یانی پیاوەکە بگرین دەمانچە لەسەر سەری داێن و بیتەقێنین. ئەمە چارەسەرە خاڵۆ. نەموتوە هیچ پیاوە بکوژین خوارزە بەڵام پێویستە بیت لەو ئەگەرانش بکەینەوە ئەگەر نا لە گۆشەیەک دەبەسترینەوە. ئەی کەوایە بۆچی ئەوەندە منتڕاگرتۆ خاڵۆ؟ دەبوایە لە یەکەمە بۆ تێشتا بمکوشنایە منیش دەچم وەلای خێزانی خۆم و تەواو بڕایەوە. چاوەڕوانمان دەکرد چونکە چاوەڕوانی پێویست بوو. ئێستاش گەیشتینە کاتی بەرەو پێشچوون. باشە تاکەی بەرەو پێش دەچێ دەمێک کە هەر لە ڕێنگ ئەیکەی بۆچنی خاڵۆ. من ڕێک لێرە دەوەستم لە پشتیشت دەبم بەڵام تۆ کەی دەوەستی خوارزاکەم ها؟ بزانم دەبێت چی بکەیت تا بتوانی مەمەد بپارێزی دەی. تۆ بەیانێ گوتت ئەوەی ناوی ڕاستی کەسێک بزانێ دەبێتە خاوەنی ئەو. ئێستاش ناوی تویان زانیوە خاڵۆ. ڕاستەکەی بڵێ تۆ بیر لە مەمەد دەکەیتەوە یان لە خۆت؟ گومان تاکە ڕاستیە وانە یەکەم. کەوایە بیگرە ئەم ڕاستیە بۆ تۆیە. ئەگەر گومانت هەیە باوەڕ مەکە. نە مەمەد نە ڕامیس هیچ یەکێکیان لای من گرنگ نییە خوارزە. من ئەوە 10 ساڵە تەنها بیر لە تۆ دەکەمەوە. دەیخوا حەفیز. تۆ بیڵێ تۆ لە جێگای من بوایە چیت دەکرد ها؟ نامەوێت لە شوێنی تۆ بم خاڵۆ بەڵام تاکە چەکت دژێ و کەسەی وەک تۆ بیر دەکاتەوە خۆتی تاوە پیاوەی ناوە نەدۆسیەوە متمانە بە کەس ناکەیت دڵنیام بەتەنها خۆت کچەکەت دەپارێزی. بەتەنیا خۆم یاخود لەگەڵ ئەو کەسانەی متمانەم پێیانە؟ ئازاد متمانەی بە تۆ هەیە لە منیش ڕادەکا لە تۆ ڕاناکات باوەڕ بە تۆ دەکا. منیش هەڵی دەخەڵەتێنم و دەیهێن مەلات. لە جیاتی مردن خوێنبەر بوون باشترە وانییە؟ هەندێک جار نا هەندێک جاری شەر نا. منیش متمانم بە تۆ کرد ها؟ جارێ ناخوارزە با ئەو کارە تەواو بێ دواترێ. بۆ دواتریشی هەیە؟ دەتوانی ئەو دواترم پێ بڵێ ئەتوانی؟ بەقەدەری ئەوەی بڵێ جانم پێ بەخشە متمانم بە تۆ کرد. باشە چۆن درۆم لەگەڵ دەکەی خاڵۆ؟ چۆن یاریم پێ دەکەی؟ شتێک بڵێ بزانم لە بەیانیەوە چاوەڕوانی هاتنی تۆ دەکەم تا شتێک بڵێ بزانم. نا تۆ بەردەوام بە. کوڕەوازم لەبێنە. آخر من پێم وتیاوان منیان هەڵخەڵەتان ئەوان هەموو شتێکیان لە من برد. تۆش تۆ دەزانی و باش دەزانی خاڵۆ پێم وتوی تۆ چۆن شتێکی وا لەگەڵ من دەکەی خاڵۆ؟ تۆ چۆن وا دەکەی؟ هیچ شتێکم نییە. تۆ بەردەوام بە هێشتا ناوە دڵت پڕە.
دڵت پڕ بووە. بێگومان دڵم پڕ بووە. نەزانی بۆچی دڵم پڕ بووە؟ گەڕێن و پرسم تۆ ئەو شتت لەگەڵ من کردووە؟ تۆش بڵێ بڵێ من وام کردووە؟ باش ئەو کاتە من چی بکەم ها؟ ئەو کات چی لە خۆم بکەم؟ بێگومان دڵم چۆن پڕە. دەمەوێت ڕاستی بیستم بۆیە دڵم پڕە. نا دڵت پڕ نەبێ. منیش بۆ تۆ گەر دەڵێی کوردم دیارە چی لە کوڕەکانت کردووە. منیش بۆ بەرژەوەندی خۆت بەکارهێنا. بڵێ شتێ بڵێ درۆ بێ ڕاستی بێ خەریکە دڵم شەقڵا بڵێ. بێوەفای. چی؟ بێوەفای. من بێوەفام؟ تۆ من لە درۆوە چاکەم لەگەڵ تۆ کردووە. من لە درۆوە ئەو زانستانی خۆم فێر کردووی ها. ئەوەش درۆیە کە تۆم لە دەست قەڵەکان ڕزگار کردووە. ئەوەش درۆیە کە تا ئێستا بە دواتەوە ڕام کردووە. ئەوەش درۆیە کە لەو شوێنە بووم کە لەی مایتەوە. ئەوانە هەمویان درۆن؟ هەمووی درۆیە؟ بڕۆ لە ئاوێنە سەیری خۆت کە بزانم. ئازال من تۆم لە نەبوونەوە هێنایە بوون. بڕۆ لە ئاوێنە سەیری خۆت کە یانەوە تا تۆش درۆی ها؟ نازانم خاڵۆ، نازانم لەوانەیە وا بوو. ئازال بوەستە. ئەگەر ڕاست بم یاخود درۆ بم ڕاستیەکە ئەمەیە. ئازاد پێویستی بە تۆ هەیە. ئەی تۆ؟ ئەی باشە تۆ چ پێویستێک بە من هەیە؟ ئازال وەستە ئازال. خۆت من شۆش مەکە خاڵۆ. منیش نەهات بام ڕازی دەکرد و ئەوت دەهێنا. خاڵۆ چیە لەبیرت کردووە پەیوەندیمان پێ بکەی؟ خوارزە شەرمان لەگەڵ چێیە؟ شەرمان